گەورەترین کێشەی ئێمە و چارەسەری کێشەکانمان خۆی لەوە ئەبینێتەوە کە بەڕاستیدا بمەزرین. ئەگەردا نەمەزرین ناڕوونیەکی زۆر هەیە بۆ مامۆستای نیوانە بێژ لە دواکەوتنی شایستە دارایەکانمان تا ئێستا ئێمە نازانین ئەگە کرێکارێ بووینە ئەمان و قانونی عمل دیفاعمان لێکە ئەگەر مامۆستایەکی دامەزرا و بمە ئەمانەوت ئەم یاسای دامەزراندن و یاسای تایبەت بە خۆیان دیفاعمان لێکە بەڵام بەڕاستی هیچ شتێک نازانین تا ئێستا ناڕوون لە چارە نووسمان و چەندین جاریشە پابند نەبوونە بەو تەنها بڕیاری کە بڕیاری ژمارە 14 داراییە. ئێمە کێشە و داواکاریمان دواکەوتنی شایستە دارایەکانمانە بە دەرەجەیەک دویش شایستە دارایەکانی ئێمە ئەوە مامۆستایانی میلاک وا مانگی 6 وەرەگرن ئێمە تازە بە تازە مانگی 4مان وەرگرتووە مانگی 5 و 6 کوانێ و تاکە چارەسەری ئێمە دامەزراندنمانە داوای دامەزراندنەکەین غەیری دامەزراندن بە هیچ شتێکی دیکە چارەسەری ئێمە نابێ. بۆیە ئێمە پەیامان دووبارە دەکەینەوە جارێکی تر هەرچی ڕێگای مەدەنی و شارستانی هەیە دەیگرینە بەر داوا دەکەین لێرەوە ئەگەر بێت و دامان نەمەزرێنن ئەگەر بە شێوەیەکی هەمیشەیش نەبێ ڕازی نین ئێمە بەردەوام دەبین لەم شێوە مەدەنیە و داواتان لێ دەکەین هەرچی زووە ڕێکارەکان و میکانزمی دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ دەست پێ بکەن و پەلەی تێدا بکەن چونکە ئێمە بڕیار دەدەین گەر وەڵاممان نەدەنەوە بە هیچ شێوەیەک ناچینەوە هۆڵەکانی خوێندن.